لەسەر گرنگیم بابەتە و بۆی کە قسەی زیاتری لەسەر بکەین میوانداری بەڕێز دکتۆر کارزان شێخ مەحسینمان کردووە کە بەڕێوەبەری گشتی سەنتەری توێژینەوەی زانکۆی سەلاحەدینە. دکتۆر بانیت باش بەخێر هاتی. سپاس. دکتۆر پێشەوەی باسیەوە بکەین چۆن بەدەستێنن ئەو توێژینەوە سیمینارانە بە گشتی بۆچی پێویستە قوتابی توێژینەوەی هەبێ یاخود سیمیناری هەبێ یاخود راپۆرتی هەبێ لەسەر بابەتێک؟ بەڵێ خۆی شتێک لە ئینسانە هەیە بە ئینگلیزی پێڵێن کیۆریۆسیتی یاخود مەراق، ئەو حوبی ئیستیطلاعی کە ئینسان هەیەی توێژینەوە ئەوە دەبێت دەرخات لە با بڵێن قوتابیان. کاتێک کە قوتابێک دێتە مەرحەلەیەکی وەکو زانکۆ بۆ نمونە پێویستە ئەو توانایە خۆی بە دەربخات لە ڕێگای لێکۆڵینەوە و گەڕان بە دوای زانیاری و دۆزینەوەی ئەو سەرچاوانەی کە پاڵپشتی هەرچی مەسەلەن بۆچوونێکی خۆی یاخود سەرپەرشتیارەکەی دەکات. جا گرنگی توێژینەوە لە چەند خاڵێکە، یەکێک لەوانە بیری ئەو قوتابێ دەجوڵێنی، بەڵگە دەدۆزیتەوە بۆ ئەو بۆچوونە زانستی کە پێت وایە ڕاستە. دواتر جۆرێک لە جۆری فۆکەس دروستەکە لە قوتابیانە بۆ نمونە کاتێک کە تۆ معلوماتێکی زۆر وەردەگری گەر هاتو توێژینەوەت لە بوارێک کرد مێشکی تۆ یاخۆ زانیاری تۆ لەو بوارە زیاتر قوڵ دەبێتەوە هەست دەکەی کە تۆ جۆرێک لە اختصاص وەردەگری، جۆرێک لە تایبەتمەندێتی وەردەگری لە زانیاریەکان. جامەش بەشێکە لە کرێدیتی قوتابی کاتێک کە دێتە زانکۆ، چونکە قوتابی هەر ئەوە نییە تۆ بە ئوسلوبێکی تەلقینی لە قاعەیەکە دایبنیت و هەر محاضەڕی پێ بڵێیتەوە. بەعکسەوە ئێستا هەموو دنیا گۆڕاوە بەنسبەت کوردستانیش بەرەوە ئاراستەیە دەڕۆین دەبێت قوتابی سەنتەری فێربوون بێ، کەواتە قوتابی دەبێت خۆی بچێت بە دوای زانیاری بگەڕە، خۆی دەبێت بچێت لە کۆڵنەوە بکات، خۆی دەبێت بچێت ئەو بوارە هەڵبژێرێت کە حەزیلەتی و بە دوایدا بچێت و تایبەتمەندێتی تێدا وەرگێت. باشە، زۆر جار قوتابیەکە ئەچێت توێژینەوەیەک بە ئامادەکراوی بەردەستەخاوەکو لە راپۆرتەکە بینیمان هەندێک جارەی کڕن ئاسانترە، کەواتەمە حەزەکەی لا دروست نەبووە بۆ ئەوەی کە هەیبێت ئەوەی باست کرد، حەزی هەیە بۆ بە دوواداچوون بۆ ئەو بابەتە یاخود پەیوەستیشیان پەیوەندی هەیە بە سیستمی خوێندنەوە. خۆی لە پەروەردەوە کاتێک لە 12 ساڵی یەکەمە کە قوتابی لە پەروەردە دەبێت فێری ئەوە بکرێت کە گەڕان بە دوای زانیاری و ئەو مەراقی زانستی کە باسمان کرد ببێتە کەلتورێک لای ئەو قوتابیە. قوتابی دەبێت خۆی حەز بک بە دوای زانیاری بگەڕێت، زانیاری لەلا خۆشەویست بێت و ئەو بوارەی کە دەیەوێت تێدا لێکۆڵینەوە بکات وای لێ بکەیت کە بەو ئاراستەیە بڕوا کە خۆی زانیاری بەدەست بێنێت و کتێب بخوێنێتەوە و سەرچاوە بدۆزێتەوە و بە دوای ئینتەرنێت تا بگەڕێت. ئەو کێشەیە کە لە پەروەردەوە گوازراوەتەوە بۆ زانکۆ، لە زانکۆ کاتێکی کەمی هەیە قوتابی جاری وایە تەنها لە پۆلی 4 پرۆژەیەکی توێژینەوە دەکات کە فریای ئەوە نەکەوتوە یاخود ئامادە نەکراوە بۆ ئەم جۆرە پرۆژە توێژینەوەانە و سترێسی خوێندن و شتیشی دەکەوێتە سەر ناچار پەنا دەبات بۆ لایانی تر بۆ کڕین یاخود وەرگرتن یا دەرهێنانی بابەتی ئامادەکراو بۆ ئەوەی با بڵێن لەم قۆناغە بپەڕێتەوە. بەڵام ئەمە پێویستی بەڕاستی بە سیستەمێکی گراجوەڵ هەیە خۆت با بڵێن وردە وردە ئەو قوتابی ڕابهێنی لەسەر چۆنێتی ئامادەکردنی توێژینەوە، چۆنێتی دەستکەوتنی زانیاری، چۆنێتی گەڕان و چۆنێتی خوێندنەوەی سەرچاوە، ئەوانە دەبێت بە مەراحل تێپەڕێت. باشە دکتۆر، چۆن ئەتوانرێ وا لە قوتابی بکرێت کە بەو قۆناغانەیە تێپەڕێ و توێژینەوەیکی باش ئامادە بکە؟ چۆن ناچار بکرێت کە ئەمە ئامادە بکات و خۆشی بیکات؟ خۆی ئەو بابەتە گشتگیر نییە، ینی هەموو قوتابێک وان نییە، چونکە سەر لە زانکۆکان هەندێک لە قوتابیان توێژینەوەی زۆر پوخت و ڕێک و با بڵێن زۆر پرزانیاری و تازەگەری تێدا، بەڵام حاڵەتەکەی دیکەش هەیە بۆ ئەمەی کەشەنە نەکات چی بکرێت؟ ئەکید بەشێکی تریش هەیە. خۆی دوو ڕێگا چارەی سەرەکی هەیە، چێکیانەوەیە کە کاتێک کە راپۆرتەکە بۆ مامۆستاکان دەگەڕێتەوە خۆت بۆ بەشەکەی خۆیان دەگەڕێتەوە دەبێت لێکۆڵینەوەی تێدا بکرێت ئایا ئەم سەرچاوانەی کە بەکار هاتووە بە فعلی بەکار هاتووە. دواتر شتێکیش هەیە کە زۆر گرنگە لە توێژینەوە لە کوردستانە تا ئێستا
نەبووتە نەریت یعنی بۆ بەدواداچوونی توێژنەوە ئەویش پێ دەڵێن ڕۆدەی تاخۆ داتا خاوەکە ئەو داتا خاوەی کە ئەمەیە پێ دروست کراوە لەکوێ هێناوێت یعنی زۆر گرنگە تۆ کاتێک کە توێژنەوەیەک دێتە بەردەست لە داتا خاوەکە بکۆڵیتەوە چکە تۆ کاتێک کە کۆمەڵێک ڕقم دروست دەکەی ئەگەر با بڵێن پوولێک یاخود دەریایەک لە ڕقمت نەبێت ناتوانێت ئەو ڕقمانی لێوەرگریت و توێژنەوەیەکی لە دروستکە جا ئەم پول دەیتە ئەگەر تۆ چیتەوە سەرچاوەکە دەزانی کە ئایا ئەم داتا حاضر کراوە کراوە یاخود فعلا ئیش کراوە لەم داتایی کە دەستێنە بۆن منە ڕاپرسیەکەی کردووە یان نەی کردووە پەڕاوی ڕاپرسەکانی لێوەرگری مەسەلەن بۆن منە ئەگەر تێستێکی کردو مادەیەکی تێکەڵ کردو بزانی تێستەکەی چۆن کردوانی بچیتەوە سەر باگراوندە خامەکەی ئەو توێژینەوە بۆ دەردەکەوێت کە ئەو توێژینەوە ئایا ئامادە کراوە یاخودنا باشە چۆن بزانرێکەوە ئامادە کراوە یاخود کێنەوانە یاخود دەبێت چی بکەن توێژەران ئەو لیژنانەی کە دانرێن چۆن نەتوانن بیناسنەوە ئەوی لێژنەکانی بەشەکان زۆر گرنگە لە زانکۆ کە وەکو باسم کرد بە دوواداچوون بکەن بۆ ئەو توێژینانە بەڵام لە ئێستادا خۆ دەزانی ژمارە قوتابیان ئەوەندە زۆر دێتە زانکۆ جاری وایە فریای ئەوەش ناکەی کە تۆ لەوەیە مەسەن چەند نمونەیەکی عشوایی وەرگری بۆی بزانی ئایا ئەمانە داتای حاضرن یاخود داتای توێژنەوەی ڕاستەقینەن بەڵام لەبەر زۆری ژمارە و کەمی کات جاری وایە چاوپۆشی دەکرێت ئۆڤەرسایت دەبێت بەسەریانات تێدەپەڕێت وا دەکات قوتابیەکە لەم قۆناغا بە شێوەیەک لە شێوەکان بپەڕێتەوە و گرنگیشە بەڕاستی سزایەکی تەواوی تونند هەبێ بەرامبەر بەو کەسانی کە ئەم جۆرە با بڵێن کارە دەکەن چونکە ئەگەر هەر قوتابێک ئەوەی لێ دۆزرایەوە وەکو وایە کە غەشی کردبێ خۆت قۆپی کردبێ دەبێت ینی ئیجراعاتی ئیداری توندی بەرامبەر بگیرێتە بەر بۆی ببێتە ینی نمونەیەک بۆ ئانی تر تاوکو بۆ ڕێچکە خراپە دانەڕۆ باشە دکتۆر زۆر جار ئێمە باسی ئەو لایەنە خراپەمان کرد بەڵام توێژینەوەی باشیش هەیە ئایا کار بۆ توێژینەوەانە کرێت دواتر لە ناوزانکۆکاندا یان ئێهمالکردن و فڕێدانی هەزاران توێژینەوە لە ناو مەخزنەکانی زانکۆ و پەیمانگاکانە وای کردووە کە قوتابی خۆی ماندوو نەکات بۆ توێژینەوە خۆی ئەمە بۆچوونێکی زۆر جوانە بەڕاستی من جارە سوپاسان دەکەم کە ئێوە وەکو کەناڵێکی ئەلامی گرنگی بەباەتی توێژنەوە دەدەن خۆی توێژنەوەی زۆر گرنگ هەیە ئێمە لە سنتەری توێژنەوەی زانکۆی سەلاحەدینیانی خەڵکی ومان هەیە توێژنەوەی کردووە کە لە گەورەترین جۆرنالەکانی جیهان بڵاوبەتەوە کە خەونی هەموو زانایەکی ئەم جیهانەیە لە کوردستانە بە داتای خۆمان بڵاو کراوەتەوە بەڵام تا چەند ئیسیفادە لەوە دەکرێت ئەوە ڕاستی ڕۆلی ڕاگەیاندن و ڕۆلی ئەو دروستکردنی ئەو پردەی نێوان توێژەر و زانکۆ لەگەڵ حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان زۆر گرنگە بۆی ئەو توێژینانە کاتێک کە ئەنجام دەدرێن بتوانرێت سوودی هەبێت یعنی بتوانرێت گۆڕانکارێک دروستکە خۆشبەختانە لەم چەند ساڵەی ڕابردووی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بەستنەوەیکی زۆر باشە ینی سیر دەکەن چەند ئەکادیمیە کاتێک کە توێژنەوە دەکەن حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان بەرەو ئەو ئاراستەیە دەڕۆن کە توێژنەوەکان بەڵام هێشتا پێویستە کە ڕۆلی توێژەر و توێژینەوە و زاناکانی کوردستان زیاتر با بڵێن دەربخرێت زیاتر پەبلیسیتی پێ بدرێت زیاتر خەڵک زاناکانی خۆمان بناسێت و بزانێت لە چ بوارێک کار دەکەن و چۆن ئەو چ ڕێگەیەکە بێت پێشانگا یاخود فستیڤالەکانی ساڵانە ڕۆڵیانە بێت لەوەیە خۆی کۆنفرانس ئەکرێت بەڵام کێشەکە لەوەیە تۆ کاتێک کە باسی پەبلیسیتی دەکەیت تۆ خەڵکی ئاسایش دەگرێتەوە بۆیە ناڵم ڕاگەاندن زۆر ڕۆلی هەیە بۆ منە بەرنمەیەکی تایبەت هەبێ منام جار بیر دەکەم ئەو کەسانی کە توێژینەوە لە بوارێک دەکەن و ماستەر و دکتۆرا دێنن ئەکەیت ئەمە خزمەتێک دەگەێنێت بە وڵاتەکەی خۆیان بە حکوومەت و ئاراستەکردنی کوردستان بەڵام تا چەند ئەمە وەکو جەناب دوتە ئەمکەوێت لە کتێبخانەکان یاخود ئەبێتە وەرەقەت ئەمەل و با بڵێ نەخشە ڕێگا بۆ حکوومەت و بۆ لایانی پەیوەندیدار جا ئەمە لێرە دەبێت پردێک دروست بکرێت بەڕاستی و ئەوەش وا بکات کە قوتابی و توێژەر زیاتر احتیمام بدە ئەمەش ببورە شتێکی تریش زۆر گرنگە دەبێت پاڵپشتی هەبێت ئەوەش دروستە باشە دکتۆر زۆر جار توێژینەوەی کە لەسەر بابەتێکە کرێت بە چوار قوتابی یاخود بە گروپ ئەیکەن
ئەمە ئەکرێت بڵێن ئەمە یەکێکە لە بنەماکانی ئامادەکردنی توێژینەوە یاخود بۆ تاکە کەسێک نەبێت و زیاتر ڕسێرچ بکە لەسەری گرنگترە بە سێ چوارێک بەیان ئەوە بەڕای ئێوە کامیان ئستا هەموو جیهان توێژینەوەی تاکە کەسی زۆر کەم قبول دەکرێت چونکە ئەگەر تیم وەرک نەبێت ئەگەر بە تیم کارکردنێک نەبێت ناکرێت کەسێک بتوانێت هەم داتا کۆکاتەوە هەم تەحلیلی کاتەوە هەم بنووسێتەوە هەم تەدقیقی بکە هەمیش بڵاوی کاتەوە جا بۆیە زۆر گرنگە تۆ کاتێک کە قوتابی دێت فێری ئەوەی بکەی لەگەڵ هاوکارەکانی بەیەکەوە توێژینەوە بکەن چونکە هەر توێژینەوەیەک ئەگەر چەند ئایدیایەکی تیادا بوو ئەوە گرنگتر و با بڵێن باشتر دەبێت جاوە لەوە تۆ ئەو قوتابێ ڕائەهێنی لەوەی کە فێری ئەوە بێت چۆن لەگەڵ هاوکارەکانی بەیانی دەچێتە ئیشکردن دەچێتە بازارەوە بتوانێت لەگەڵ خەڵکی ترا بتوانێت زانیاری دەستخات و ئەو شوێنێک کە ئیشی تێدا دەکات بەرەو پێشی بخات عکسەوە زۆر گرنگە کە توێژینەوە بە تیم بکرێت نەک بە تان باشە کەواتە دکتۆر کێشە هەیە لە میکانیزمی ڕێخستنی قوتابیەکان بۆی کە با تیمۆرکێک کارەکە بکەن یاخود لەگەڵەوەشدا وەڵامی ئەو پرسیارەشم بیتەوە ئامادەکردنی پرۆجێکت لە قۆناغەکانی سەرەتاییەوە پێویستە دەست پێ بکرێت تاوەی بگاتە گەورەبوونی خۆی بتوانێت ئامادەی بکات خۆی وەکو باسم کرد ینی دەبێت لە پەروەردەوە لە سەرەتایی و ئامادەی و بنەڕەتیەوە فێر بکرێت کە توێژینەوە چییە وە چۆن زانیاری دەست دەخات تا ئەو شوێنی کە چۆن زانیارەکانی خۆی عەرزیش دەکات با بڵێن پرزنتیشنی دەکات ئەمە وا دەکات کاتێک کە دێتە زانکۆ فێری ئەوە بووە کە بنەماکانی توێژینەوە چییە بەڵام لە زانکۆ ئاراستە دەکرێت ئەو ئاراستەکردنە گرنگە ئەو سەرپەرشتیارانە و مامۆستایانەی زانکۆ بە گرنگیەوە لەو بابەتە بڕوانن ئێمە پارساڵ وەرکشۆپێکمان کرد بۆ مامۆستاکانی زانکۆکەمان و زانکۆکانی تر لەسەر ئەو کۆسپوتەگەرانە و ئالنگاریانەی کە دەکەوێتە بەردەمی توێژینەوەی قوتابیان یاخود پرۆژەی توێژینەوەی قوتابیان ڕاستی بەشێکی هەر زۆری ئەوە بوو کە پاڵپشتێکی ئەو تۆ نییە بۆ توێژینەوە ینی لە وڵاتان خۆ دەزانی بە ملیارات دۆلار خەرج دەکرێت بۆ توێژینەوە بۆی ئەم توێژینەوە بێتە بنەمایەک بۆ پێشکەوتن بەڵام لە کوردستان بەشی توێژینەوەی زانستی هەر وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی بەشی توێژینەوەی زانستی زۆر پشتگوێ خوراوە یاخود با بڵێن زۆر بە کەمی ئیحتیمامی پێدەدرێت ئەمەش وا دەکات توێژینەوە نەبێتە نەریتێک نەبێتە جۆرێک لە جۆرەکانی هاندان بۆ توێژەر و بۆ دروستکردنی ئەو ڕۆحیەتەی کە من با توێژینەوە بکەم و ببم بە یەکەمی سەر کوردستان و یاخود بتوانم ڕۆڵم هەبێیان کاریگەریم هەبێت لەسەر پێشکەوتنی ئەم وڵاتە ڕاستە دکتۆر کارزان شێخ محسین وەکو بەڕێوەبەری گشتی سەنتەری توێژینەوەی زانکۆی سەلاحەدین لەگەڵمان بووین بەیانە سوپاس بۆ زانیاریەکانت سوپاس بۆ هەموو ڕێنمایی و وتە دروستانت زۆر سپاس بۆ